وقالوا يا أيها الذي نزل عليه الذكر إنك لمجنون لو ما تأتينا بالملائكة إن كنت من الصادقين ما ننزل الملائكة إلا بالحق وما كانوا إذا منظرين إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون صدق الله العظيم. خوا پاداشتی مامۆستای بەڕێز بداتەوە. بەڕێزان ئێستا ژووتەی بەخێر هاتن لەلایەن سەرۆشی دەستگای نووری حیکمە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد پێشکەش دەکرێت با جەنابیان بفەرموێت. بسم الله الرحمن الرحيم وما كنت تتلو من قبله من كتاب ولا تخطه بيمينك إذا لارتاب المبطلون بل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم وما يجحد بآياتنا إلا الظالمون. الحمد لله الذي أنزل القرآن ورفع به الإنسان وجعله نورا للقلوب والأبدان وكرم أهله بالفوز في الدنيا ويوم يحشر الثقلان وبشر حامليه بالمغفرة والرضوان والفوز بالجنان ثم الصلاة والسلام على النبي الهادي العدنان وعلى آله وصحبه ومن سار على نهجه بإحسان. بەڕێزان مامۆستا و پێشەوایانی مێزەر بەسەر بەڕێزان نوێنەری بنکەکانی فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز بەڕێزان نوێنەری سەنتەر و دەستگا و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بەڕێزان نوێنەری لقەفەرمی و ئەزموونیەکانی دەستگای نووری حیکمە بەڕێزان قورئان دۆستان و میوانانی خۆشەویست بە ناوی ئەنجومەنی کارگێڕی دەستگای نووری حیکمە پڕ بەدڵ بەخێر هاتنتان دەکەین. هاتنتان نیشانەی خۆشەویستیتانە بۆ قورئان و خاوەنی قورئان و هەڵگرانی قورئان یاخوا بەخێر بێن بەسەر چاوان. ئەمڕۆ 21 ذیلحیجەی 1440 کۆچی بەرامبەر 22 ئابی 2009 میلادی دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری هەڵدەستێ بە سازدانی ئاهەنگی ڕێزلێنان و پێدانی مۆڵەت بە 20 قورئان بە 20 قوتابی قورئان لەبەری دەستگای نووری حیکمە. بەڕێزان دەستگای نووری حیکمە 12 ساڵ بەر لە ئێستا و لە بەرواری 18 2007 بە فەرمی خۆی ڕاگەیاندوو سوپاس بۆ خوا پاشان سوپاس بۆ هەوڵ و هیممەتی لێنەبراوەی ئەندامان و دڵسۆزان و پاڵپشتی خوا پێداوان و نزای چاکەکاران لە ماوەی 12 ساڵی ڕابردووی تەمەنی لەگەڵ هەموو ئەو گرفتانەی هاتوونەتە پێش توانیویەتی بە فەرمی 14 لق لە شار و شارۆچکە و شارەدەیەکانی کوردستان بکاتەوە لەگەڵ بوونی 4 لقی ئەزموونی
کە پشتیوان بەخوای گەورە لە داهاتوویەکی نزیک ئەمانیش دەبن بەلقی فەرمی. بۆیە ڕووناچی ئەم نورە جگە لە نووسینگەی سەرەکی کە کەوتۆتە شاری هەولێر لە ئێستادا لە هەر یەک لە شارەکانی سۆران و هەڵەبجە و سلێمانی و کەرکووک و کۆیە، خەبات و حاجیاوە و چەمچەماڵ و گەرمیان و پشدەر، سەید سادق و شۆڕش و پیرەمەگرون و شارەزور، ڕانیە و چوارقوڕنە و سەروچاوە و پێنجوین بوونی هەیە و دەدرەوشێتەوە. بەڕێزان، یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی دەستگای نوری حیکمە بریتیە لە گرنگیدانی تایبەت بە فێرکردن و لەبەرکردنی قورئانی مەزن و زانستیەکانی. لەم سۆنگەیەوە لە ماوەی ڕابردوو لە سەردەستی لێژنەیەکی هەمیشەیی و تایبەت هەڵسەنگاندنی قورئان لە بەرام بە دوو قۆناغ بەڕێوە چوو کە هەر قۆناغێک لە بەیانی تا ئێوارەی خایان. قورئان لە بەران تیایدا 5 پرسیاریان ئاراستە کراوە کە هەر پرسیارێک لە نیو لاپەڕە زیاتر بووە بە موسحەفی مەدینە و پرسیارەکانیش بەم شێوەیە بوون. پرسیارێک لە سەرەتای ڕوبعێک بووە، ئەوەی تریان ناوی سوورەتێکیان ئاراستە کراوە و داوایان لێ کراوە لە سەرەتای سوورەتەکە بخوێننەوە، ئەوەی تریان چەند ئاەتێک لە پێش کۆتایی سوورەتێک و تەواوکردنی سوورەتەکە و پەڕینەوە بۆ سوورەتی دواتر، و دوو پرسیارەکەی تریش لە دوو جێگای متەشابه بووە. ئیتر بەو جۆرە هەڵسەنگاندن بۆ 28 قوتابی قورئان لەبەری دەستگا کراو. سوپاس بۆ خوا 20 قوتابی توانیان پلەی دەرچوون بەدەست بهێنن کە نابێت لە 185 کەمتر بێت. شایانی باسە لێژنەی باڵای هەڵسەنگاندن وەکو ئەرکێکی ئەخلاقی و شەرعی و ئەمانەتێکی گەورە زۆر بە وردی کارەکانی لێژنەیان بە ئەنجام گەیاندووە. بە جۆرێک قوتابی هەیە لە دەرەنجامی هەڵسەنگاندنەکە توانیویەتی لە 183 بەدەست بهێنێت، بەڵام بە پێی ڕێنماییەکان بە دەرنەچوو هەژمار کراوە و بڕوانامەی پێنەدراوە و بۆ ساڵی داهاتوو دەرفەتی تری بۆ دەڕەخسێندرێت. وەشایانی باسە لێژنەی باڵای هەڵسەنگاندنی قورئان لە بەرانی دەستگا لێژنەیەکە لە 3 مامۆستا پێک هاتووە کە هەر سێکیان بە فەزلی خوای گەورە حافزی قورئان و مۆڵەت پێدراون لە جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز. خۆشەویستان، بەر لە کۆتایی بە پێویستی دەزان سوپاسی هەر یەک لەم بەڕێزانە بکەم. سەرۆک و کارمەندانی فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کار ئاسانی بەردەوامیان بۆ دەستگا. هەر 6 کۆمپانیای گەشتی حەج و عومرە کە 5 عومرەیان دابین کرد، ڕوەیدە و مسلم عومرەیەک، سەماوات گەشتی ئاسوودە، ئیحرام و پارەزان هەر یەک لەوانەش عومرەیەک واتە کە بە سوپاسەوە ئەرچی گەشتی 5 عومرەیان بۆ 5 لە قورئان لەبەرەکان لە ئەستۆ گرت کە دواتر بە تیر و پشک لە نێوانیاندا دابەش دەکرێت. داواکانین لە بەدیهێنەری جیهان بەرەکەت بخاتە کاروباریانەوە. و هەروەها ئەو خوا پێداوە بە ڕێزانەی کە بە بڕێک پارە بەشداریان کرد لە دابینکردنی خەڵات بۆ قورئان لەبەران و دابینکردنی پێداویستیەکانی ئەم ئاهەنگە. خوای باڵا دەست بەرەکەت بخاتە کار و کردەوە و ماڵ و منداڵیان. و هەروەها سوپاسی خانەوادە و کەس و کاری قورئان لەبەران کە پاڵپشتی بەردەوام و هاوکاری ڕاستە و خۆی قورئان لەبەرانیان کردووە تا بەو ئامانجە گەورەیە گەیشتوون. و هەروەها سوپاسی بەڕێوەبەر و دەستەی کارجێڕی هۆڵی میدیا بۆ کاراسانی بەڕێوەچوونی ئەم ئاهەنگە. و سوپاسی دام و دەستگا ئەمنیەکان کە ئەمنیەتی هۆڵەکەیان پاراستووە. و سوپاسی لیژنەی باڵای هەڵسەنگاندنی قورئان لەبەرانی دەستگای نوری حیکمە. و سوپاسی لیژنەکانی ڕاگەیاندن و ڕێکخستن و چاودێری و پێشوازی و ئەندامانی دەستگا بەگشتی بۆ هەوڵ و ماندووبوونی بەردەوامیان. و هەروەها سوپاسی دەستگا و کەناڵەکانی ڕاگەیاندن بەگشتی بۆ گواستنەوەی بڕگە و بەرنامەکانی ئەم ئاهەنگە دەکەین. دووبارە بەخێر هاتنی هەموو لایەک دەکەین. ئامادەبوونتان بەرز دەنرخێنین. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. خوا پاداشتی جەنابی دکتۆر بداتەوە. بەڕێزان، ئێستاش دەست دەکەین بەڕێز لێنان و بەخشینی بڕوانامەی باڵا بە قورئان لەبەرانی دەستگای نوری حیکمە. داوا لە مامۆستانی بەڕێز دەکەین بفەرمونون بۆ سەر ستەیج
بەڕێز دکتۆر عەبدوڵڵا، بەڕێز مامۆستا سەربەست، بەڕێوەبەری لقی چەمچەماڵی دەستگای نووری حیکمە با جەنابیان بفەرموێ، بەڕێز مامۆستا هاجرە با جەنابیان بفەرموێ، و بەڕێز مامۆستا پەروین با بفەرمون. مامۆستا فەرموونێ ئێرە مامۆستا چەند تەنەکان؟ مامۆستا فەرموونێ ئای لەو قورئانە چەند پاک و تەرزە، قورئان قورئان پەیڕە و کارانی سەریان پێبەرزە، قورئان قورئان هەتا سووڕیژی لە دەورانە بێ، هەتا سووڕیژی لە دەورانە بێ، بە قورئان ڕوونا ژینی ئەم مەرزە، بە قورئان ڕوونا ژینی ئەم مەرزە، قورئان 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 خۆری ئاسمانە، قورئان قورئان یاسای ژیانە، قورئان قورئان بۆ ئەم جیهانە، قورئان قورئان بۆ ئەم جیهانە، قورئان قورئان.
بەڕێزان ئێستا شعرێک لەلایەن بەڕێز مامۆستا بێستون ژاڵەیە کە بەڕێزیان لە گەرمیانەوە تایبەت بۆ ئەم ئاهەنگە هاتوون و شعریان نووسیوە ماندووبوونیان بەرز دەنرخێنین با جەنابیان بفەرمون. بسم الله الرحمن الرحيم. ماوەستایانی عزیز خوشکانی من برایان، السلام عليكم ورحمة الله وبركاته. سەرەتا لە چی وشەیە قوتی دەن، ئێوە هیلاکی وتنن، گوێ نەگرتن داخی کردوون، ئیدی گوێ لە وڕێنەی هیچ مەخلووقێ مەگرن کە خالق بدوێ مەخلووق چی. زۆر بڵێی و ڕێنە و هەرزەگۆیی و هەڵیت و پڵیت فەلاکەتە، گوێ ڕادێرن هەستنە سەر پێ، پەروەردگار بۆتانە دوێ، خوا خۆی لەگەڵ ئێوەیەتی، ئەو کە ئێوەی خوڵقاندووە کەتەلۆکی ژیانیشتانی ناردووە. ئەو کتێبە جوان جوان تێتانەگەیەنێ کە ئێوە کێن، بۆ هاتوون و وەبێ چی بکەن، چۆنە ژین و بۆ کوێ شەڕۆن. ئەو قورئانە خولوقی پێشەواتانە، ئەو سەروەرەی سیرە و سوننە و فەرمایشتی بۆ قورئانمان تەرجومانە. ئەم قورئانە پڕە لە ویقار سەکینەت، لە جوانی میهرەبانی، لە ئومێد و ئاوەدانی. ئەم کتێبە پڕە لە ماجەرای خەڵق، لە سەربوردەی مەرگ و زیندووبوونەوە، پڕە لە حکمەتی پەنهان، لە هەواڵی سامناکی قیامەت و حەشر و نەشر. دەرگای دڵتان بکەنەوە، پەنجەرەکانی واڵاکەن، با پیت پیتی ئەو نورە بێتە ژوورەوە، با شنەیە و نیانیەداتان پۆشێ. ئەی حافظی کتێبی خوا، چەند خۆشبەختی ئەم تاجی ویقارە چییە؟ هۆ هاو دەمی ئەستێرەکان، ئەم حورمەتە ئیلاهیەت لەکوێ هانی؟ ئەم لەم سەردەمەی قەزەم و بچکۆلەکانە چەند گەورە بووی بەم کتێبە پیرۆزەی خوا. ئەمە ئیلهامی گەورەی و سرودی قارەمانانە. گەورەکان بەمە گەیشتن، بەرزەکان بەمە چوونە دوند. ئەم کەلیمە خواییانە کلیلی دەرگای بەهەشتن، تاقە پەنجەرەی نووری خوان. حافظ قورئان تیجانی نور، نوری تیجان، دڵت خۆش بێ براوەیت و نەدۆڕاوی، ئەم نورەوە هەڵوەگرێ، دەتبا بەرەو مەنزیلەتی نەبی و سدیق و ساڵحان. ئەمەی ناوسنگ و زەینی تۆ هەم ڕێگایە هەم ڕۆشنایی. ئەمەی ناوسنگ و زەینی تۆ هەم ڕێگایە هەم ڕۆشنایی. تۆ سەیری لێ و دڵکە چۆنەم سورەیانەی نوری گرتووە، سەیری لێ و دڵکە چۆنەم سورەیانەی نوری گرتووە. ئەم بەرسی لە ئایەتانە ژیانیان کردوویتە پارچەیەک لە تامی بەهەشت. دابڕێ لەم هەموو درۆ، دوور بە لەم هەموو ڕیایە، بێ ئەو کتێب و ڕێگەیە زۆر بۆگەنام دنیایە. دابڕێ لەم هەموو درۆ، دوور بە لەم هەموو ڕیایە، بێ ئەو کتێب و ڕێگەیە زۆر بۆگەنام دنیایە. ئەی تۆ تینووی ئایەتی خوا، لەناو ئەم هەموو پیربوون و داڕزان و هەڕۆژان و داچۆڕان و لە تینوانە خنکانەی دنیادا خۆشبەخت بووی کە
کە تینوێتی هەموو عمر و بەم کارێزەی کەلامی خوا شکاو نەما. ئێوەش هەموو بیخوێن و بەرز بنەوە، ئەگەر تین و نەگەرتەنیان، دەردەدارن یا مبتەلان، ئەگەر ڕق و وشکەڵاتون، ئەگەر دنیا دڵ و هۆش و گیانی بردوون، بیخوێن و بەرز بنەوە. دەردەدارن ئەمە دەرمان، کۆڵەوارن ئەمە هەتوان، گەرگوم بوون ئەمە ڕێگا، لە تاریکیدا لۆقەدە نەمە چرا، پەست و تاڵن ئەمە ئارامی و نیانی، کرچ و کاڵن ئەمە میوەی گەییوی ئاسمانی. بیخوێنن و بەرز بنەوە، بە تەرتیل و بە ئیتقانەوە بیخوێنن، بە دڵ و گیانەوە بیخوێنن، بە هەست و هۆش، بە ویژدان و بە ئیمانەوە بیخوێنن، بە هەموو بوونتان بیخوێنن، هەموو گیانتان بکەنە گوێ، ڕێک وەک ئەوەی هەر بۆ ئێوە نازڵ بوو بێ. ئیتر ئەمە دوا پەیامە لە خواوە بۆ سەرزەوی، کەس دوای ئەمە یەک کەلیمە لە ئاسمانەوە نابیسێ. بیخوێن و بەرز بنەوە، لە شاخەکان ئازاتر بن، ئەم ئەمانەتە هەڵگرن. چیتانەوێ؟ مژدە و خەبەر لەوە خۆشتر ئاگر توخنی سنگی قورئانی ناکەوێ؟ چیتانەوێ؟ مژدە و خەبەر لەمە خۆشتر ئاگر توخنی سنگی قورئانی ناکەوێ؟ بیخوێنن و بەرز بنەوە، بەم ڕێیەدا دەبنە ئەهل و خاسەی خوا. خێڵی قورئان خاو مەبنەوە، باوێشک مەدەن بام جۆگەی هیدایەتە هەروان نەڕوا، ئەزبەریکەن لەگەڵ لە مامی باڵایە بەرز بنەوە. بڕۆن بڕۆن هەتاوێ کە ئیتر بەرزی نامێنێ. ئیتر لەوێ کە بەرزاییەکانی فردەوسە دوا ئاەت کە بە ئاوازی بەهەشتەوە خوێندوتانە دەبێتە ماڵ و ماواتان. بیخوێنن و بەرز بنەوە، ئێرەیی هەر بە ئێوە ئەبرێ. شەفیعە ئەم کتێبەی خوا، وشە وشەی عروج و تەی سەماواتە. بیخوێنن و بەرز بنەوە، ئێرەیی هەر بە ئێوە برێ. شەفیعە ئەم کتێبەی خوا، وشە وشەی عروج و تەی سەماواتە. دەتان کاتە هاوسێ و هاوشانی فریشتە، سەردار و شاهی ئەنبیا، گەورەی حافزەکانی گەردوون کە بۆ سەرخۆی نازڵ بوو پیت پیت، وشە وشە، ئاەت ئاەت بە زمانی دڵ و دەمی لەگەڵ جبریلەی خوێندەوە. ئێوە بێ ئەم کتێبەی خوا وێڵە بن لەم سەحرایەدا، بێ ئەم بەرنامەی ژیانە گورگ و چەقەڵمار و مێر و گشتانە خوا. نێوان ڕۆح و ئەم قورئانە بارانی بەزەی ڕەحمان و مەوجدانە لە مەلەکوتی سەماواتە. نێوان دڵ و ئەم قورئانەدا گرسانی شەو و جەزبەی وجود و کەوتنە بەر بریسکەی ئاەتەکان و فڕین و شاگەشکەبوون و گریان و بۆ خواژیانە. ئەم کتێبە پیرۆزەی خوا سەرنجامی فرعون و قارون و سەرسەخت و گەندەڵ و دیکتاتۆر و دزەکانە جێڕێتەوە. چیرۆکی چاکانی تایە، ماجەرای پاکانی تایە، هاواری ویژدانی تایە. ئەرێ ئێوە تانەوێ ببنە بەشێ لە کاروانی ئادەم و نوح و ئیبراهیم؟ دەتانەوێ وەکو موسا بە ویقارەوە بڕۆن؟ دەتانەوێ وەکو یوسف زیندانەکان بکەنە قوتابخانە و پارچەیەک بن لە پاکێتی و وانەی هێز و ئەمانەتی فێری دنیاکەن؟ ئەتانەوێ وەک مەسیح بن لەگەڵ حەواریەکانیا؟ ئەتانەوێ بەڕێی محەممەدا بڕۆن؟ ئەتانەوێ وەک هاوڕێی غار پڕ بن لە وەفا و نیانی؟ ئەتانەوێ وەک خەدیجە پشتی پەیامبەر بەرنەدەن؟ وەک عایشە خوا پاکێتیتان دەرخا؟ وەک عومەر شەیتان زیڕەتان لێ بکە؟ وەک عوسمان مەلایکە لە شەرمتانە سەرداخا؟ ئەتانەوێ شەوق و نورتان لێ ببارێ؟ بۆ ئەمانە تەنیا یەک ڕێگەتان هەیە، ئەم کتێبە بکەنە هەوێنی ژیانتان، هەڵی گرن با ببێتە تین و وزەی داگیرسانتان. ئەم کتێبە کۆچەریە ناحاڵیە پێپەتیەکانی بیابانی بردە ناو کۆشکەکانی هیسرا و کیسرا و هیرقڵ. شارستانیە هەزاران ساڵیەکانی دنیای خستە ژێر نەعلەکانی ئەو ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی و خالید و زەید و عەمرانەی بیابان. ئەم کتێبە فەتحی دڵە بەردینەکانی کرد، دەستە پیسەکانی پاک کردەوە، دەروونە بۆگەن کردووەکانی شۆردەوە، چاوە وشک و قڵیشاوەکانی تەڕ کردەوە، سەحرای سەوز کرد، دنیای هەڵکێشا لە میهرەبانی، غیرەتی دایە ڕاکردووەکان و ئاوی بە ئاشی ئومێدا کردەوە. ئەم کتێبە دەستی دەهات دزی بڕی، پۆل پۆلی ئاڵۆشین و سەرسەری و تەماعبازی ژیر کرد، دڕندەی کردە بەشەر، جەلادی کردە دادپەروەر. ئەم کتێبە زیندە بە چاڵی ڕاگرت، هەزارە بوو جەهل و ئەبوو لەهەبی لە قاو کرد،
غروری سەدان مەغروری هاڕی ئاگری
شێوازە لە ئەکادیمیای پەیامەوە. ناوەندی ئەکادیمی پەیام هەڵدەستێت باکردنەوەی خولی موشن گرافیک بە هەردوو بەرنامەی ئەدۆب ئافتە ئیفێکت، ئەدۆب ئیلیستریتر لە تایبەتمەندیەکانی خولەکە بە شێوازێکی پراکتیکی ورد لە سەرەتاوە تا ئامادەکردنی پرۆجێکت لەگەڵ فێرخوازانەکە. بۆ بەشداریکردن بۆ ئەو برایانەی تریش دیارە ئەوانیش هەر دیاریان هەیە کە حەسیبە حسێن محەممەد با بفەرموێ، دیدار کەریم تاها، دیدار نادر خضر، شوێنەکانی شان بڵێ باش. سربەست خالد تاهر حاجیاوە، شادان خالد تاهر چەمچەماڵ، مامۆستا هەرێرە چێوە سوهام حوسێن محەممەد هەولێر، عدنان هاوار محەممەد هەولێر، محسین حەسەن عەلی سلێمانی، مؤەید محەممەد عەزیز هەولێر، هاژە خەتاب ڕەسوول هەولێر، هەژار عەبدوڵڵا سەعید هەولێر، هێمن ڕەسوول کاکە ڕەش چەمچەماڵ، ئەژگال تۆفیق ڕەشید هەولێر. هەمومان خوێندەوە ئەوانە یان مایە لەو دیوی مامۆستا دیوانەی دی مامۆستا ئەوانەی دی ناومان نەخوێنبوونە ئەوەندا لەنیشتنەوە لە شوێنەکە تەواو. مامۆستا دەست خۆش بێ مامۆستا. بەڕێزان ئێستا ژووتەی بەڕێز مامۆستا ئەکرەم جەمۆ سەرۆکی فەرمانگەی ڕێکخراوە ناحوکومیەکانی هەرێمی کوردستان وتەیەک با بفەرموێ. نابێ خودێ مەزن و دلوڤان مامۆستایان زێدە عەزیز و قەدرگران، خوشک و برایان بەڕێز، ئامادەبووین بەڕێز هەمیلایەک بەخێر بێت سەر سەران و سەر جەوان. زۆر بەختەورم ئەڤروتیا خوشحاڵین ئەڤرو ئامادە بووین لە ڕێو ڕەسمێن ئاهەنگا ڕێزلێنان و بەخشینا بڕوانامە بۆ هەندێک کەسایەتیەش بەرکەرین قورئانە پیرۆز وشلایە دەستگەهێ نووری حکمە تێتە ئەنجامدان. ئەمش دل دەستخۆشی و سوپاسیە دەستگەهێ نووری حکمەتکەین و داخوازە سەرکەوتنێ بۆ کار و بارێواتکەین و چالاکی تێنە ئەنجامدان لە هەرێمە کوردستانێ. بوزانین دەستگەهێ نووری حکمە ئێکشوان ڕێکخراوێت ناحکومیە الفەرمانگەها ڕێکخراوی ناحکومی هاتیە تومارکردن و کار و چالاکیت خۆ زۆر بە زۆری پارێزیە و دەڤەرên هەرێما کوردستانê ئەنجام دەدن و کار و چالاکیت وا زێدە زۆرن و ئەvê cihê dilxweşiyê û destxweşiyê û Xwedê Teala we ser bêxîtin û serkeftinê pirsqêwan biketin. Her wisa pîrozbahiya bejdarbûna kem evit evrûke birwanama wergirin û rêz û ihtiram بۆ وا مامۆستایên
و لجناکا تایبەت هاتیە دامەزراندن بۆ هەلسانگاندنا وا بڕوانامە زۆر سوپاس بۆ ناوختی تەعالا خێرا هەمیلایەکی بنبێسی. بەڕێزان فەرمانگەها ڕێکخراوەنا حکومی لە هەرێما کوردستانê هەمی سێکتەر و بوارên ژیانێدا خزمەتا کۆمەلگەها خۆ کiriye پڕێکا دروستکردنا ڕێکخراوên ناحکومی و پاڵپشتی و پشتبەستنا یاسا ژمارە 1 یا ساڵا 2011 ئەوەش بەرلەمانێک کوردستانی دەرکەتی واقعێکی دا و ئەف ڕێکخراوە بارە پترێ و بەخشانە کارتکەن و بنە پاڵدەرێکی بارسڤێکkirin بۆ barê xelkê Kurdistanê û pir deket navbera hikûmeta Herêma Kurdistanê û xelkê Kurdistanê. Spas bû Xudayê mezin tenûke ev rêkxravê te nebûne bargiraniyek nebû xelkê Herêma Kurdistanê nebû hikûmeta Herêma Kurdistanê belkû berûva jî xizmeteka ekcar û xelkî xaseten yê kêmderamet û yê hejar hatiye pêşkêşkirin taybet bu wan kesa evet qesta Herêma Kurdistanê kirîn ew awaret qesta Herêma Kurdistanê kirîn salê traburdûî da û piştî hatine Daeş rastî ekcar xizmeteka baş bu wan hatiye pêşkêşkirin pêviya hindê û berdewam bin xizmet û kar û çalakî xwe da. Amadebûyên berêz Qur'ana pîroz أصل بنمای همی علوم و زانستایه أصل بنمای همو علوم و زانست دینیه بلکو راقی ترین زانسته بودین و او کسین هلگرن قرآن پیروز که فرد بنو خلق کی فردتین باشترین کسین بگوتنا پیغمبر خوشتی بسلام لیبن خیرکم من تعلم القرآن و علمه بقرآن پیروز ملت و اقوام بيتنا بلندكرن و برسكرن و هر قرآن پیروز ملت و اقوام بيتنا نزمكرن و كيمكرن وكي پیغمبر خوشتبید بشیتن صلى الله عليه وسلم إن الله يرفع بهذا الكتاب أقواما ويضع به آخرين. قرآن پیروز جبليك شفايا شفاعته جبليك راحته تربيته جبليك إصلاح وشاكسازية عدالته جبر فيكي جبر كرن قرآن بيروس وهالقرن مخت تعالى أبا بيروس كو جبلي هندك أهل قرآننا خاصة خداينا أو جيش بردوا قرا إيك قرآن بيروس أصل وجدروي وخدايا أم بجين ربانية المصدر يا دوي غاية هدف وأرمان جي هر خدايا أو جي ربانية الغاية بويا أم بدينا وآفاكرنا مروفي آفاكرنا إنساني بولات خو وببيت مروفك صالح وباك وشاك وخزمتكار بولات خو دين خو سروان معاني جوان أمن قرآن بيروس أما جا بكري وأمر ما بكري ومبدأ تعارف وتعايشية وهفناسينية ومبدأ بيكفجيانية ومبدأ آشتي وسلامية ومبدأ أمن وأمانية دير شهر تنتربيكي وتنتيجيكي وتعصبي وكرببونكي واجتهادات خلد ومزاجي أبن زرار مروفاتي ومروفاتيت كتو زرار جيانا مروفاتيت كتن لما هي دوباره دستخوشية الدزجه نوري حكمت كام بوفي آهنگا قشنگ و دلخوشكر و روسا بخير هاتنا همي آمدوات كام سركفتي بن إن شاء الله و داخازا بحشتك آبارين كام و همي كسا والسلام عليكم ورحمة الله وبركاته. سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەکرەم جەمۆ سەرۆکی فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکانی هەرێمی کوردستان. بەڕێزان دەمانەوێت ڕوونکردنەوەیەک بدەین کە ئەو خوشکەی کە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا دەستی ماچ کرد بۆ بەرچاوڕوونی هەموو لایەک ئەمە کچی خۆی بوو.
بەڕێزان دیارە مامۆستا بێستون کە لە گەرمیانەوە هاتووە کە ڕێگاکەی دوورە و دەیەوێت بگەڕێتەوە ئەم ئۆتۆمبیلانە ڕێیان گرتووە داوا لە خاوەنەکانیان دەکەین کیا ئۆپتیما ژمارە 233 592 ئەربیل و ئەوەی تریان قەمەرەی فۆر ژمارە 4059 داوایان لێ دەکەین کە شوێنی مامۆستا چۆل بکەن لەبەرەوەی کە گوتمان ڕێگاکەی دوورە. بەڕێزان و خۆشەویستانم ئێستاش بەیەکەوە دووبارە سەرنج دەدەین کە فلیمێکی دێکۆمەنتاری لەسەر دەستگای نووری حیکمە کە لەلایەن بەشی ڕاگەیاندنی دەستگا ئامادەکراوە. بفەرموون. دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری، ئاسانایەتی، خۆبەخشی، لێبوردەیی، چاکەکاری، داهێنان و بەردەوامبوون. دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری ڕێکخراوێکی پەروەردەیی و ڕۆشنبیری ناحوکمیە کە ئەدات لە پێناو پەرەپێدان لە ئەبواری پەروەردەیی و زانستی و فێرکردن و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری قورئانی. دەستگای نووری حیکمە لەسەردەستی ستافێکی شارەزای و ئەزموون لە ئەبواری 18 2007 لە شاری هەولێر لەلایەن دەستەیەکی نەگۆڕ تەنانیان لە فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان تۆمار کراوە و خاوەندەرێتی دەستگا بە ئەم دەستەیە دەگەڕێتەوە و لەژێر ناوی سەنتەری حیکمە بۆ فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز خۆیڕا. ساڵاتی ڕۆشنبیری و نمونەیی بەرکراوان لەسەر ئاستی کوردستان لەوێنەی پرۆژەی هاوڕێیانی قورئان، میهرەجانی ساڵانەی قورئانی پیرۆز، کۆر و سمیناری زانستی و دواتر پرۆژەکەمان سنووری لۆکاڵی جوگرافی شاری هەولێری تێپەڕان ڕووی لە فراوانبوون کرد، نوێبوونەوە و گەشەسەندی بە خۆیەوەبینی هەم لە ئاڵوکار هەم لە میوەڕۆک. دوازار دەستگاکە لەژێر ناوی دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری لەژێر دروشمی ئایەتی خوای گەورە بەرهەمە لە چاڵژەکانی خاوەنی وڵاتی فەرمیە لە هەردوو فەرمانگەی و ڕێکخراوە ناحوکمیەکانی حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراق بەهۆی کاریگەری و دانسقەیی کارکردن و پرۆگرامە گشتگیرەکەی زوو بە زوو داواکاریکردنەوەی لب لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی کوردستان ئاراستەی نووسینگەی سەرەکی کراوە و دەکرێت بۆیە بە سنگفراوانی و شانازیەوە پێشنیازی کردنەوەی لقەکان پەسەندکران. چەخماخەی یەکەم لب لە دەبەری سۆران دەستی پێکرد، ئاهەنگی نۆبەری لبی دەستگاکە بەر ئەو دەبەرەکەوت. نووسینگەی سەرەکی دەستگا دەکەوێتە شاری هەولێر و سوپاس بۆخوا پاشان داخواست و هیمەتی هەمولایەت و پاڵپشتی ڕاستەوخۆی خوا پێداوان لە ئێستادا دەستگا خاوەنی 18 دقە لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کە بریتین لە هەرێک لە لقەکانی سۆران، هەڵەبجە، سلێمانی، کەرکووک، کۆیا، خەبات، حاجیاوات، چەمچەماڵ، گەرمیان، پژلەر، سەید سابر، شۆڕش، پیرەمەردوون، شارەزور، ڕانیە، چوارکۆڕنا، سەرچاو و پێنجوێ. لب مافی کردنەوەی بازدەی هەیە لە سنووری کاری خۆی. ئێستا 8 بازنە لە خوار پێک هاتەی لقەکانی دەستگا بوونیان هەیە و لە بینایی سەربەخۆ خەریکی خزمەتکردنن بە کتێب و ڕێبازی خوددا. بەشە کارژێڕیەکان ئەنجومەنی کارژێڕی دەستگا جگە لە سەرۆک و جێگری سەرۆک بە مەبەستی باشەڕاپەڕاندن و ڕێخستنی کارەکان بەشە کارژێڕیەکانی دابەش کردووە بەسەر 7 بەش کە بریتین لە هەرێک لە بەشەکانی سەرپەرشتیاری، پرۆگرام و پێگەیاندن، پلاندانان و بەدواداچوون، ڕاگەیاندن، دارایی، پەیوەندیەکان و کاروباری لقەکان و هەریەک لەم بەشانەش پێکهاتوون لە چەندەیەکەیەکی کارژێڕی سەربەخۆ. ئەنجومەنی بەڕێوەبردن هەموو 3 مانگ جارێک بە ئامادەبوونی سەرۆک و ئەندامانی ئەنجومەنی کارژێڕی و بەڕێوەبەری سەرجەم لقەکانی دەستگا کۆبوونەوەی وەرزی ئاسایی ئەنجومەنی بەڕێوەبردن ئەنجام دەدرێت بە مەبەستی بەدواداچوون بۆ کاروباری لقەکان و ئاڕاستەکردنیان و وەرگرتنی ڕاو و سەرنج و پێشنیازەکانیان. سەرژمێریکردنی ئەندامانی کارژێڕی و مامۆستا و قوتابیانی دەستگا.
ژمارەی ئەندامانی کارژێڕی لە نووسینگەی سەرەکی و سەرجەمەتەکانی دەستگا بریتیە لە 212 ئەندام لە هەردوو ڕەگەز کارژێڕی برایانی خوشکان. ژمارەی قوتابیانی دەستگا لە سەرتاسەری کوردستان زیاترە لە 8,000 قوتابی کە لە خزمەت 740 مامۆستا لە زانستەکانی قورئان دەخوێنن. کارژێڕی خوشکان یەکێک لە ئامانجەکانی دەستگای نووری حیکمە بریتیە لە بایەندانی تایبەت بە ڕۆشنبیرکردنی یافرەتان و منداڵان لە بوارە جیاجیەکاندا. کارژێڕی خوشکان ڕاستەوخۆ سەربابەشی سەرپەرشتیانیە و زۆرینەی قوتابیان و مامۆستایانی دەستگای نووری حیکمە پێک دەهێنن و چاڵاکی و سیمیناری تایبەت بە توێژی یافرەتان ئەنجام دەدەن. خولوو و سیمیناری زانستی و بەشداری دەستگا لە کۆنگرە نێودەوڵەتیەکان. دەستگای نووری حیکمە بۆ دانەبڕا لە پێشکەوتنی جیهانی دەرەوەدا بۆ بەرزکردنەوەی یاسی زانستی زیاتر لە 8 وەفد بە نوێنەرایەتی دەستگا بەشداری چەندین خولیان کردووە لە دەرەوەی وڵات. هەروەک سەردانی مەیدانیان ئەنجامداوە بۆ بنکە و سەنتەرەکانی فێرکردن و لەبەرکردنی قوڕانی مەزن لە وڵاتەکانی ئوردن، میسر، سعودیا و تورکیا کە مەبەستلەی سوودوەرگرتن بووە لە ئەزموونی ئەو وڵاتانە. لە ناوخۆش چەندین کۆڕ و سیمیناری گشتی ئەنجامداوە کە لە دەستگا ڕاگەیاندنەکاندا بەخشکراوەتەوە. پێشبڕکێی ساڵانە دەستگای نووری حیکمە بە سەرپەرشتی لیژنەیەکی شارەزا هەموو ساڵێک پێشبڕکێ بۆ لەبەرکردنی قوڕانی مەزن ڕێک دەکات تایبەت بە قوتابیان و ئەندامان و مامۆستایانی دەستگا لە نووسینگەی سەرەکی و سەرجەمەتەکان بۆ هەردوو کارژێڕی برایان و خوشکان لە هەموو ئاسەکانی 5 10 15 20 25 30 جوزئی. دارایی دەستگا لە ڕووی داراییەوە هاوشێوەی کارەکانی تری تەواوسەر بخۆین. هیچ جۆرە داهاتێکی لە فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان و هیچ لایەنە و ڕێکخراوی سیاسی نییە، بەڵکو پشت دەبەستێت بە هاوبەشی ساڵانی قوتابیان و ئەندامانی دەستگا هاوکار لەگەڵ پاڵپشتی بەردەوام ڕاستەوخۆی خواپێناوان بۆ دابینکردنی تێچووی ڕۆژانەی پێداویستەکانی باڵەخانە و چاپدانی پرۆگرام و بەردەم و بڵاوکراوەکانی دەستگا. دووشمەکانی دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری کاردەکەین و کۆڵدانەی تەواوەتی ئەمرورە دەگەیەنین بە سەرجەم شارۆچکە و دێهاتێکی کوردستان بە خۆداچوونەوە و پێبوونەوە و گەشەی بەردەوام دەکەینە سێ کۆڵەکەی کاری دەستگامان. سێ کوچکەی دوای لەسەر هەڵدەستین، ئەوەش بەڵێنی سەرەتا و کۆتاییمانە. دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری. دوو بەڕێز بەریان عوسمانیان ناکرێت ئەو زۆر پێدەخینەوە. سەیدان خالید، عامر جبێر. سەیدان خالید تاناکەنێ سەیران خەڵەمت پێە؟ وەکم پێ دەرەمزای و بچینە سەیران. یەکسەر؟ باش. بەڕێزان ئێستاش کاتی ئەوەیە گوێ بگرین لە وتەبە پێزەکانی زۆر بەڕێز دکتۆر عوفمان هەڵەبجەیی بە ناو نیشانی فەضڵ و گەورەی هەڵگرانی قورئان با جەنابیان بفەرمون. چێ بووە؟ سەیران خالید. بەر لەوەی کاک دکتۆر دەست بە وتارەکەی بکە، برایەک و خوشکێکمان مابوون بۆ وەرگرتنی دیاریەکە. سەیران خالید با بفەرموویە. و بەڕێز عامر جوبەیر با بفەرمووێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان و عزیزان، السلام عليكم ورحمة الله وبركاته. بەڕاشکاوی ئەڵێم ئەگەر پەروەردگار معجزەی گشت پێغەمبەران خەڵات بکا بە من، ئێستا بە بەرچاوی بەڕێستانەوە
وەک ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی السەلات وەسسەلام بچمە ناو ئاگر و نەسووتێ، وەکو موسا عەلەیهی السەلات وەسسەلام گۆچانەکەی دەسم بکەمە ئەژدیهایەک جادووی گشت جادوگەران پوچەڵ بکاتەوە، وەکو موسا پێغەمبەر عەلەیهی السەلات وەسسەلام بە گۆچانەکەی دەسی لە بری نیل بیەم لە دووکان، بیەم لە سیروان وشک بکات و لەشکرێکی گەورە بەسەریا تێپەڕێ، وەک مەسیح عەلەیهی السەلات وەسسەلام قسە لەگەڵ مردووە بکەم، بە فەرمانی خوا مردوو زین و بکەمەوە، بە فەرمانی خوا کەڕ و کوێر و لاڵ چاک بکەمەوە، بە هیچ شێوازێک نابێت دڵخۆشیم بەو موعجزاتانە بگاتە ئاستی دڵخۆشیم بە یەک ئایەتی قورئان، یەک ئایەتی ئەو قورئانە پیرۆزەی ئەو بەڕێزانە لە سنگیانە هەڵیان گرتووە، پاراستویانە لە گشت موعجزەی گشت پێغەمبەران گەورەترە. ئەوە کاڵفامەکان بوون، ئەیانوت لەولا ئونزیل عەلەیهی ئایات من ڕەبێ، ئەوە بۆ چەند موعجزەی مادی نەرێراتە خوارەوە بۆ ئەو پێغەمبەرە، بۆ معجزاتی مادی نییە، داوای معجزاتی مادی ئەکەن، وەکو لە سوورەتی عنکەبووتا خوای گەورە لە وەڵاما فەرمێ ئەوەلەم یەکفیهم ئەنا ئەنزەلنا عەلەیکە الکیتابە یوتلا عەلەیهم، ئایا بەسیان نییە ئێمە کتێبێکمان پێخەڵات کردوون، ئەو کتێبە گەورەترین کتێبە، پیرۆزترین پەیامە، هەمان کاڵفامان بوون ئەیانوت ولو أن قرآنا سيرت به الجبال أو قطعت به الأرض أو كلم به الموتى، قورآنێک بۆ دانابەزێتە سەر دڵی ئەم محەممەدە شاخی پێ ببزوێنی، یاخو زەوی پێ پارچە پارچەکەیت و لە تلەتکەی، یاخو قسەی پێ لەگەڵ مردووە بکەی، ئەو داماوانە نازان ئەم قورئانە يسير به الرجال بدل الجبال، پیاوی مردی پێ ئەجوڵێنرێ، نەک شاخ تصلح به الأرض بدل أن تقطع، چاکسازی لە زەوی ئاکرێ، ئاوەدانیتی ئاکرێ بە بۆری ئەم قورئانەوە، نەک پارچە پارچە و لەتلەتی بکەی. ويكلم به الأحياء من أولي الألباب والنهى، کەسی مرد و عاقڵ قسەی پێ ئەکرێ، قسەی لەگەڵ ئەکرێ بەم قورئانە. بۆیە بەڕاستی جێی شانازیە سەرتان بڵند کەن، ئەو پەیامەتان پێیە جێی شانازیە لە هەموو کە سەرتان بڵندتر بێ، باوەڕەکەن لەبەر خاتری ئەو پەیامەی کە لە سنگتانایە خۆم لە ئاستی پەنجەی پێتان ئابینمەوە. ئەو قورئانە ئەوەندە ئێوەی بەرز کردووەتەوە، ئەوەندە ئێوەی بەرز کردووەتەوە، گەورەی ئەو قورئانە گەورەی ئێوە لە گەورەی قورئانەکایە. سەری ئایەتی 9 سوورەتی ئیسرا بکەن چ گەورەیە. خودای گەورە فەرمێ إن هذا القرآن يهدي للتي هي چی؟ ئەقوەم لە چیە؟ لە هەموو شتێکە، لە هەموو چەمکێکی ژیانە، لە عەقیدە و بیر و باوەڕە، لە عەقڵگەرایی و ڕۆشنگەراییە، لە دڵە، لە ڕۆحە، لە ئەبووریە، لە ڕامیاریە، لە کۆمەڵناسیە، لە پەروەردە، لە هەموویانە بۆ چاکترین ڕێگا وەستاوترین ڕێگا ئاماژەمان بۆ کات و دەستمانەگرێت و ڕێنمۆییمان بۆ کات. با چەند مونەیە بگەڕمەوە ئاز دەکەن بزانن ئەم یەهدی للەتی هی ئەقوەمە چەند گەورەیە. ڕەحمەتی خوا لە ئیمامی غەزالی کتێبێکی هەیە بەداخە وەڵێم لە جیهانی ئیسلامیە زۆر خزمەت نەکراوە، شایانی ئەوەیە زۆر خزمەت بکرێ، ئەویش جەواهیر القورئان هاتووە لە ناو قورئانە جەوهەرەکانی دەرێناوە، ئەو ئاەتانەی بوونەتە کولیات، بوونەتە قەواعیدی و یاسا و ڕێسای گشتی بۆ ژیان دەریهێناوە، خۆزگایە خزمەتی زیاتر بکرایە و بە زمانی شیرینی کوردیش پێشکەش بخوێنەوە بکرایە. یەهدی للەتی ئەقوەم لە بواری عەقیدە. تۆ تەسەوور بکەن ئاز دەکانم تاکە کتێبێکە باسی یەکتاپەرستی خوا بکە، سەری ئەو پەرتوکانەی دیکە کە بە ناوی خوداوە هاتوونەتە بازارەوە و ئاینی خوامان بە درۆ پێفرۆشرێ، بەراورد بکە لەگەڵ قورئانە بزانە چ جیاوازیێکیان هەیە.
بزانت چ جیاوازیەکیان هەیە. بڕۆ سەیری بەرنامەی بایبڵ بکە و قورئانی پیرۆز بکە. با دوو نمونەتان بۆ بژێرمەوە لەبەرەوە بزان ئەو قورئانەی بەدەستانەوەی و لەسەر ناو سنگتانایە و لە ناو دڵتانایە چ پەیامێکی پیرۆزە. شەرمە ئێمەش سەربەرز دەبین بەم پەیامە، سەرمان نەوی کرد لە ئاستی خەڵکە. لە پەرتووکی پیرۆزە لە بایبڵ هاتووە سەیرترین دزی لەگەڵ سەیرترین مارەیە. دوو نمونەتان بۆ ژێرمەوە. سەیرترین دزی ئەمیش ئەوەیە ئیسحاق پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام دوای ئەوەی پیر بووە هەردوو چاوی کوێر بووە، وەکو لە کتابی مقەدەسە هاتووە. چاوی کوێر بووە، دابوو نەریتی ئەوان وا بووە کوڕە گەورە ئەبێتە جێنشین، ئەبێتە پێغەمبەر، پیرۆز دەکرێ، عەلی بن البکر. ئیسحاقیش دوو کوڕی هەبووە، کوڕێکیان بە ناوی عیسۆ کە کوڕە گەورەیە ئەبێ بێتە جێنشین، پیرۆز بکرێ لانی باوکیەوە، کوڕی دووەمیشان یعقوبە. ئیسحاق کوڕە گەورەی بانگەکان کوڕە گەورەی بانگا و پێڵێ بڕۆ ڕاوێ بکە لە بەرەوەی بگەڕێیتەوە ڕاوەکە بکەینە خێر و ئینجا پیرۆز دەکەم خەڵاتەکەم بتکەمە جێنشینی خۆم. دایکیان کە ناوی ڕیفقەیە کوڕە بچووکی زیاتر خۆشەوێ، یعقوبی زیاتر خۆشەوێ، بە یعقوب بەڵێ بڕۆ فریاکەوە خەریکە پێغەمبەرایەتی لە دەست ئەسەندرێتەوە بیتە کۆیلە خزمەتکار بۆ عیسۆی برات. ئەڵێ چی بکەم؟ ئەڵێ بڕۆ هەر لە تەویلەکەی خۆمانە بڕۆ لە مەڕێک بزنێک شتێک بێنە، حیوانێکی خۆمان بێنە، بیبەرە پێشەوە، دەنگی خۆت بگۆڕە، بڕۆ لای باوکت، خۆ باوکت نادبینێ، دەنگە بگۆڕە بڵێ من عیسۆم بەڵکو پیرۆزە بکە. ئەویش ئەڵێ دایجان عیسۆی برام کەسێکی کوڵکنە، تووکنە، منیش کەسێکی بێتووکم، بێموم. ئەویش ئەڵێ جا چییە؟ بڕۆ پێسی بزن بدە لە دەست. ئەمە لە سفری تەکوینە، وەکو چۆن ئەڵێ لە یەکەم سوورەتی کتابی مقەدەسە کە بە درۆ نسبەتی دراوەتە لای خودا و مەسیحی و جوولەکە شانەزی پێوەکەن. بیلفعل یعقوب دەنگە گۆڕێ، پێسی بزنەدا لە دەستی، ئەچێتە پێشەوە سڵاو لە باوکیەکە، باوکی ئەڵێ وەرە پێشەوە، ئەنجا دەستەدا لە دەستی، ئەڵێ سوبحانڵڵا دەستی عیسۆیە بەڵام دەنگی یعقوبە، خەڵاتیەکە، پێغەمبەرایەتی پێ خەڵاتەکە. دوای ئەوە عیسۆی برای بە مانوویەتی ڕاوێکی کردو ئەگەڕێتەوە بۆ خزمەتی باوکی، کاتێ پێزانێ ئەڵێ تازە لە دەستت چوو، لە کیست چوو. بەراوردی کە لەگەڵ قورئانە چ جیاوازێکیان هەیە. سەیرترین مارەیی داوود گەنجێکی چست و چالاک و بوێرە، جەنگاوەرێکی زۆر کارامە و ئازایە. شاول پاشا کە لە قورئانە بە ناوی تاڵوتەوە هاتووە، زۆر ڕقی لێ بێ چونکە خەڵک بوونەتە جەماوەری ئەو سەربازە، جەنگاوەرە چالاکە، ئازا و بەبێرە. بۆیە پلانێک دانێ بۆ تیرۆرکردنی. ئەزانێت داوود حەزی لە میکالی کچی شاول پاشایە، ئەزانێ حەزی لە کچەکەیەتی. بۆیە بانگەکە پێڵێ ئەگەر مارەیەکە بۆ دانێم، ئەو مارەیەم بۆ بێنی میکالی کچم خەڵاتەکەم بە جەنابەت مارە لێەکەم. ئەویش ئەڵێ چییە؟ ئەڵێ بڕۆ 13 فەلەستینی بکوژە، زەکەریان ببڕە و بیخەرە گونیەکە و بێنە بۆ من وەکو مارەیەک. لەبەرەوە هەوڵێ بێ بۆ کوشتنی، بڕاتە لای فەلەستینەکان بیکوژن. جا ئەویش ئەڵێ ئەوە چییە؟ ئەڕواتە لای فەلەستینەکان لە بری 200 کوژێ، 200 زەکەری فەلەستینیە بڕێت و لە گونیەکە ئەی خاتە بەردەمی شاول پاشا کچەکەی لێسەنێ. بەراوردی کە لەگەڵ قورئانە چ جیاوازێکیان هەیە. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم. لە کۆتاییدا هەر ئەوە ناڵێم سەری ئەو گەوهرە قورئانیانە بکەن، بزانن چ گەوهرێکە، لە چه بەرنامەیەکە ئەیدۆزیتەوە. خودای گەورە باسی ژنومێر دەکا، کاتێ لەیەکە ترازێن، لەیەک جیا بنەوە، ژنومێردێک بەستەنها مارە بڕاوە لێ، یعنی ئەوە چێژیان لە یەکتر وەرنەگرتووە، ئەوەندە خزمەتی یەکدیان نەکردووە. کەچی قورئانە فەرمێ وەلا تەنسەو الفەضڵ بەینەکم. ئەوە گەوهرێکە لە گەوهرەکانی قورئان. خدای گەورە فەرمێ ولا تبخسوا الناس أشياءهم. سەری ئەو گەوهرە قورئانیە بکە، لا تبخسوا الناس أشياءهم بەرنامەی بۆ ژیان. لا تبخسوا الناس أشياءهم حزبەکان نەگرێتەوە، لا تبخسوا الناس أشياءهم بازرگانان نەگرێتەوە.
لا تبخسوا الناس أشياءهم مەلاکان ئەگرێتەوە بانخوازەکان ئەگرێتەوە ئەبینێ بانخوازێکی دیکە شتێکی دیکەی پێیە چاکترە لەو ئەبێ دانی حەقی پێدا بدێ لا تبخسوا الناس أشياءهم لە هەموو چەمتێکی ژیانە ڕەنگەداتەوە یا ڕەبی خودایە ئەو پەیامە بکەیتە پێشەنگێک بۆ ئەم گەنجانە و بۆ هەمومان یا ڕەبی خودای ئەو گەنجانەی کە قورئانیان لەبەر کردووە بۆ خاتری ناوە جوانەکانە بیان کەیتە جوانترین پێشەنگ بۆ مرۆڤایەتی خوای گەورە دەستی بە باڵ و بەڕەحمەت و بەرەکەتی نوری حکمە و بگرێ زیاتر پڕی بکە لە خێر و نور و حکمەتە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين خوا پاداشتی جەنابی دکتۆر عوسمان بداتەوە. بەڕێزان و خۆشەویستان خوشکان و برایان دەزانم زۆر گەرماتانە بە حکمی نەبوونی کارەبای نیشتیمانی کە سبلیتەکانی ئیش ناکە بەڵام لەگەڵمان بمێنن تەنها دوو بڕگەمان ماوە خوای گەورە پاداشتان داتەوە مەجالیس و کۆڕەکەمان عەلاقاتەکەمان جیاوازە لە کۆڕ و مەجالیسی دنیایی ئینشاڵڵا ئەمە قورسترین توێشوە بۆ سەر تەرازوی کردارە باشەکان خوا پاداشتی هەموو لایەکتان بداتەوە. لێرە دەمانەوێت ئاماژە بە ئەو کۆمپانیایە بکەین کە 5 عومرەیان دابین کرد بۆ ئەم براو خوشکانە خوا پاداشتیان بداتەوە کە کارەکەیان زۆر گەورەیە خوای پەروەردگار بە گەورەی خۆی ئینشاڵڵا بەرەکەت خاتە کارەکانیان. گروپی کۆمپانیاکانی موسلیم و ڕوەیدا کۆمپانیای سەماوەت کۆمپانیای گەشتی ئاسوودا گروپی کۆمپانیاکانی ئیحرام کۆمپانیای پارەزان. بەڕێزان و خۆشەویستانم ئێستاش سرودێک لەلایەن تیپی سرودی نوری حیکمەوە پێشکەش دەکرێت بابرایانی سرودبێژ بفەرمونون. قرآن 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 خوري أسمعنا قرآن قرآن يا سيجيانا قرآن قرآن خوري أسمعنا قرآن قرآن يا سيجيانا قرآن قرآن بو أم جهانا قرآن قرآن بو أم جهانا قرآن 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 ترايا بو أم جهانا وك أو هوا بيوستي جانا قرآن سرايا بو أم جهانا وك أو هوا بيوستي جانا هر کس يدور به أعلى وخلاءاته هر کس يدور به أعلى وخلاءاته دو ساري دردو أزاري جانا دو ساري دردو أزاري جانا قرآن 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 خوري أسمعنا قرآن قرآن يا سيجيانا قرآن قرآن خوري أسمانا قرآن قرآن يا سيجيانا قرآن قرآن بو أم جهانا قرآن قرآن بو أم جهانا قرآن قرآن أي لو قرآنا
چەند پاک و تەرزە پەیڕەوکارانی سەریا پێبەرزە ئای لەو قورئانە چەند پاک و تەرزە پەیڕەوکارانی سەریا پێبەرزە هەتا ئاسووڕیژین لە دەورانە بێ هەتا ئاسووڕیژین لە دەورانە بێ بە قورئان ڕوونا ژینی ئەم ئەرزە بە قورئان ڕوونا ژینی ئەم ئەرزە قورئان 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 خۆری ئاسمانە قورئان قورئان یاسای ژیانە قورئان قورئان خۆری ئاسمانە قورئان قورئان یاسای ژیانە قورئان قورئان بۆ ئەم جیهانە قورئان قورئان بۆ ئەم جیهانە قورئان قورئان زۆر بوون ئەوانەی دژی قورئان بوون وێڵی تاریکی و خوارە ڕێیان بوون زۆر بوون ئەوانەی دژی قورئان بوون وێڵی تاریکی و خوارە ڕێیان بوون کەچی نەمان و گشت بووکانەوە کەچی نەمان و گشت بووکانەوە قورئان سەربەرز و ئەوانە لە ناوچوون قورئان سەربەرز و ئەوانە لە ناوچوون قورئان 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 خۆری ئاسمانە قورئان قورئان یاسای ژیانە قورئان قورئان خۆری ئاسمانە قورئان قورئان یاسای ژیانە قورئان قورئان بۆ ئەم جیهانە قورئان قورئان بۆ ئەم جیهانە قورئان 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 مر الزمان تألقا وأضاء للدنيا طريقا بەڕێزان ئێستاش کاتی ئەوەیە گوێ بگرین لەوە تەشیرنەکانی جەنابی مامۆستا دلێر گەرمیانی با جەنابیان بفەرمێ بەناو نیشانی ئاداب و ڕەوشتەکانی هەڵگرانی قورئان با جەنابیان بفەرمێ. مامۆستای بەڕێز فەرموو. السلام عليكم ورحمة الله وبركاته. الحمد لله الصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه أما بعد. پێشەوە مشت مامۆستایانی بەڕێز برایانم خوشکانم زۆر سپاسی ئەم برا بەڕێزانەم خوشکاناکەم کە خوای پەروەردگار ئەو فەضڵەی لەگەڵا کردوون کاتی خۆیان بەخشێتە قورئان خوا بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی بە ئەهلی قورئانیان بژمێرێ پیرۆزبایی لە خۆیان و لە مامۆستا و لە خانەوادەیان ئەەکەم خوای پەروەردگار پاداشتی سنتەری نوری حکمەش داتۆ و بەردەوامیان پێ بەخشێ بۆ خزمەتی قورئان. ئەوەی کە من بە گرنگی ئەزانم لێرە باسی بکەم بۆ بەڕێز مامۆستایان بۆ برایان دووبارەکردنەوەیە فەذەکر فەئین ذیکرا تەنفع المؤمنین ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێمانە فەرمێت یەقرأ القورئان ثلاثة سێ صنف طائفە قورئانە خوێنن مؤمن ومنافق وفاجر کەوابوو قورئان ئیماندارێکە پابەندە پێوە ئەیخوێنێت و کەسێکی فاجر و فاسقیش لەگەڵ ڕێزم بۆ هەموو برایان و خوشکانم خوابمان پارێزێ و کەسێکیش کە منافق بێت منافق باوەڕی پێ نییە ئەیخوێنێ فاجر لە یەکێ لە ڕیوایەتەکان هاتووە پارەی پێپەیە ئەکات ئیمانداریش ڕەوشتی خۆی دنیای خۆی لەسەرە باتە ڕێوە کەوابوو لێر ئەمەوێ ئەوە بڵێم پێشەوەی باسی ئادابەکان بکەین
لە پشت خوێندنەوەی قورئان غایەتێک هەیە. ئەو غایەتە سەلەفی ئەمە لێی تێگەشتە بوون کە بریتی بوو لە معریفەتی خوای پەروەردگار، معریفەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆیە هەموو ئادابەکانی قورئان لە ئادابی حەملەی قورئان، ئەوانەی حافظی قورئانن، ئەهلی قورئانن، هەموو ئادابەکان لە معریفەتی خواوە و لەگەڵ سنەتەکانی ڕەسوول الله صلی الله عليه وسلم وەرگیراوە. باشە، یعنی چی ئەم قسە؟ کاتی ئێمە ئەڵێین کە ئەڕۆمە سەر ئادابەکان، کاتی ئەڵێین سەلەفی ئەم ئومەتە خوایان باش ناسی، 10 ساڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای بە هاوڵان ناسان، کە خوامان ناسی کە خوای پەروەردگار یعز و یذل، خۆی ئەیبەخشێ، خۆی بەرز ئەکاتەوە، خۆی خەڵکی دائەبەزێنێ، ژیان و مردن لای خوایە، ڕزقمان لە لای خوای پەروەردگارە، ئەگەڕێینەوە بۆ لای خوا. لە چی ئەمە من و تۆ پارێزێ؟ ڕیا بۆ ئەوەتانێ خەڵکی مەدحت کا، بۆ ئەوەتانێ دەستکەوتێکت دەستکەوێ، بۆ ئەوەتانێ لە ترسێ خۆت لا ئەدەی، بۆ ئەوەتانێ مەدحێ بکرێ. کەسێک زانی هەموو شتێک بەدەست خوای پەروەردگارە مدەبری کەونە، من عرف الناس استراحة، ڕووناکاتە خەڵکی، ڕۆکاتە خوا، ئەو پێویستیاتێ لای خوا داوا ئەکات. بۆیە کە ئەو کەسەی خوای ناسی، خوای خۆشەوێت، لە خوا ئەترسێ، ئەو ئیشە قورسانەی کە قورسە لەسەر خەڵکی، خوا بۆی ئاسانەکات. لەسەر ئەمیش ئاسانە بێت، ئەگەر ماندووبوون بێت، شەو نەخەوتن بێت، بەخشین بێت، ئاعترافکردن بە هەڵەی خۆت بێ، حەق وەرگرتن بێت. ئەگەر تەماشا بکەین خوای رب العالمین لوصف رسول الله صلى الله عليه وسلم چیە فەرمێت؟ وإنك لعلى خلق عظيم، بأداة توكيد إن بلام مزحلقة بوصف عظيم بوقريك صاحب أخلاق برز رسول الله صلى الله عليه وسلم. أزانا العلماء فرمون أما معناي شي؟ معناي واي رسول الله صلى الله عليه وسلم آدابي لقرآن ورقبتوها كيف أو أدب برزاني دسكوي أو وصف برزانة بروانية رسول الله صلى الله عليه وسلم. چونك قرآني بيروسك خواي پروردگار عز وجل داي بزاندوا، خواي پروردگار عز وجل أمري بيكردين لقلوا ليتيا بقين كأليم ليتيا بقين چونك خواي للرقاي بيغمبرو نبي ليتيا نبي صلى الله عليه وسلم. أو كساني هلقري قرآن وشون كوتوي قرآن أبي بزان خواي پروردگار أفرميت وأطيعوا الله وأطيعوا الرسول واحذروا، إطاعي خواو بيغمبر بكن آمان حذر بكن من معصية الله ورسوله، لويك عصيان خواو بيغمبر بكن بو تينا قيلو دينا. وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم، خواي رب العالمين عز وجل قرآن إذا بزاندوا خوا منزلة، رسول الله صلى الله عليه وسلم مبينة، كواب أمر برزانمان أم خشكانمان هموما مصايان بابزاي بمعنى القرآن تيبقين أبي تماشاي بيغمبري عزيز كين صلى الله عليه وسلم أجينا بدام تنها قولتين زاناي لغة بينن ما مصايان كي هي وكو زمني رسول الله لبلاغه وفصاحة لغة به كاتي أم آية تدابزي الذين آمنوا ولم يلبسوا إيمانهم بظلم شق ذلك على المسلمين. قرزوا لسر إيمان داران بوتان أينا لا يظلم نفسه، أي بيغمبر إخوة كي لا يمظلم لخويناك، بيغمبر إخوة فرمي لا كما تظنون إنما هو الشرك. فرمي أم كلمة ظلم لرب معناه الشركة كوابو تشيبو بيويسيان ببياني بيغمبر صلى الله عليه وسلم. جاء من بالسريعة ما جبا يقدو سي آدابكم يكم إخلاص. أما آدابانا تنهابوا أم بلا خشكانا يكون آنيا لبركبوا لقالوا وتني لا إله إلا الله إخلاص داخلي ديني إنساني مسلمان بيت بو هر كردويك أنجامي بدا إنساني مسلمان بنيتي لأخوان نزيق بونوا لقال خوايا مدحي خلقي تيكال بيت دسكوتي دنياي تيكال بيت طماعي تيكال بيت لا إخوا ورنا جيرت كأبو أما زور قرسا أو كسيش خوا بناسيت أزاني خلقي جن وإنسكو بيت وبيبي سوديك بيبقيني أواني كخوايا بيت ناتواني هموشي كو بيت وزردك مان ليدو خاتو خوا نيلوسي بيت ناتوانا دوري خلو بويا ما مصاياني بالرئيس لروجي قيامته كيما باص لا
قورئان ئێمە ئێستا لێرە کۆ کردوێتەوە خوا لە باشتیشە کۆمان کاتەوە ئەو کەسانە ئەو سێ کەسەی کە جەهەنەمی پێ هەڵەگیرسێنن ورجل تعلم العلم وعلمه يعني هەوڵی داوە علم فێر بێ و گەیاندیشی يعني عمل هەیە لێرە عمل هەیە وأنكس وقرأ القرآن فأتي به فعرفه نعمه فعرفها قال فما فعلت فيها شايت يايا خيركم من تعلم القرآن وعلمه ليرة شي واي كردو أما برز بيتو لله شي واي ليه كردو أما بروات آقري جهنم قرآن كي خويندو قيان بيتي عملي هبوة بلام كيشكل لوقوة بو أوي بو بي بلين هو قارئ بي بلين هو عالم بيان وت خواي گەورە فەرمیێ کەذەبت خوا پەنامام دات ڕاست نەکرد پاداشەکەت لە دنیا وەرگرت جا ئەمە بۆ هەر هەمومانە لێرە من لەطیفەیەکی عەقیدی هەیە حەزەکەم ئیشارەتی پێ بکەم خەڵکانی ئەڵێ فڵان دکتۆر کاکە زۆر خزمەتی خەڵکی کردووە با نوێژی نەکرد بێ احتیمالە خوای گەورە لێ خۆش بێ ئەوانەی کە موسڵمان نین و چاکاکەن لە دنیا پاداش وەرەگرن ئەمانە موسڵمانن سەدەقەیان کردووە جیهادیان کردووە قورئانیان گەیاندووە لەبەرەوەی ڕیای تێکەڵ بۆ خواوەری ناگرێت فەکەیفە بۆ کەسێ بۆ خوای نەکات پاشان خوا پەناماندا لە ڕۆژی قیامەتە کاتی پاداش وەرگرتنەوە تێت خوای پەروەردگار ئەفەرمێت يقول الله يوم القيامة إذا جزي الناس بأعمالهم ئەوانەی هەمومان لە هەموو کردەوەکانمان برا خوشکەکانم تێناڕوم لێرەم برا خوشکانن نیە لە خۆمە پێشەموتان اذهبوا إلى الذين تراءون بأعمالكم في الدنيا برون بولاي أواري كردوي خوتان تان بيشاويان خستوها فانظروا هل تجدون عندهم جزاء خواهي قورا فرمي برون كردوتان بوي كي كردو بزان پاداش تكالاي أوان ورقن كاتب يغنبري خواه فرمي صلى الله عليه وسلم خواه أولين وآخرين كو أكاتو إذا جمع الله الأولين والآخرين ليوم لا ريب فيه دنجي دير ندائر من كان أشرك أحدا في عمل عمله لله دەسی پێ کردووە بۆ خوای بووە دوایی مەدح طەماع شت هاتۆتە ناوی چەند ترسناکە براو خوشکەکانم خوای رب العالمین ئەفەرمێ فليطلب ثوابه من عند غير الله با بڕوا پاداشتەکەی لە غەیرە خوای گەورە وەربگرێت بەڕاستی ابن قەیم جوان ئەفەرمێت چۆن ئاو ئاگر کۆ نابێتەوە ئیخلاص لەگەڵ حبی مەدح و طەماعی دەستی خەڵکی کۆ نابێتەوە ئادابی دووهەممان بریتیە لەوەی کە ئەم دینە قورئان طالبی قورئان مامۆسای ئاینی زانە ئەهلی ئیخلاص دین بۆ پارە نافرۆشێت ئەو کاتم تەواو یەکسەر پێم بڵێ عمرانی کوڕی حوسەین تێپەڕی بەلای کەسێکە سوورەتی یوسفی خوێند گوێی لێگرت کە لێ بووە داوای پارەی کرد فرمي إنا لله وإنا إليه راجعون إني سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول من قرأ القرآن فليسأل الله عز وجل به فإنه سيأتي قوم يقرؤون القرآن فيسألون الناس به ئامان ئەو حرمەتەی خوا دایەتی ئەهلی قورئان خۆی بەدەستی خۆی بێڕێز نەکات بڕوا ئەو قورئانە بۆ پارە زەرەر لە خۆی بدا دینی خوا زەرەر ناکات بۆیە فضيل كل عاضة فرميت ينبغي لحامل القرآن أن لا تكون له حاجة إلى أحد بخواه القري القرآن أبيت الله خليفة ودواي خليفة ده صلاة دارك نابي بيويسي دوان بيت بيويستك ينبغي أن تكون حوائج الخلق إليهم خلق بيويسي بوان بيت وأوج بزانين همومان بيغمري آزيد لصحيح مسلمة لحديثك فرمي والقرآن حجة لك وعليك قرآن يان حجية لسرد يان حجية بدستو ليرى الشاهد ما بقصة شيء قرآن نابي مخالفة كيف عملي كيف بو عمل هاتوا بو دن خوشين هاتوا أبو بكر لهمو كزنجي خوشتر نبو بيغمبري خوا چنجاك روشت الولايتان با أبو بكر برنجينك توربو أبو بكر أهل بو إمامتي خلقي بكات بويا لروج قيامتك قرآن ديت بيغمري آيزة فرمي يؤتى بالقرآن يوم القيامة وأهله أمام بستا كان أهلي قرآن رسول الله فرمي الذين كانوا يعملون به في الدنيا أهلي قرآن وان عمليان فيكم ابن قيم فرمي وانا عالما كايا العاملون بما فيه وإن لم يحفظوا أقر حفظ شيء نكر دبيت
بەڵام ئەگەر حفظت کردی بێت و ئەهلی بیت پلەت لای خوا زۆر بەرزە ئەگەر کەسێک تەنها سەرقاڵی تەجویدەکەی بێت تێنەگا و ئیشی پێ نەکات ئیبن قەیمە فەرمی ئەهلی قورئان نییە کابوو داوام لەم برابەڕێز و خوشکانم هەیە